لا قەزای حاجیاوە بەشێک لە خاوەن زەویەکانی حاجیاوای کۆن لە بەردەم شارەوانی قەزاکە گرد بوونەوە. خاوەنی زەویەکان وەکو خۆیان باسی لێوە دەکەن ئەوان خاوەن زەوی خۆیانن کەچی ڕێگەیان پێ نادرێت زەویەکانیان بکەن بەخان و دەژڵێن لە پێش ساڵی 2009 سەرۆکی شارەوانی ئەو کات ڕێگەپێدانی بۆ کردوون بەڵام ئێستا گرفتیان بۆ دروست کراوە و با پاساوی جۆراوجۆر ڕێگەیان پێ نادرێت. تا ئێستا زیاتر لە 100 جار سەردانی شارەوانیەکانی ڕاپەڕینمان کردووە، سەردانی شارەوانی حاجیاوامان کردووە، سەردانی بەڕێوەبەری ناحێمان کردووە، لایانی پەیوەندیدارمان هەموو ئاگادار کردوێتەوانێ بەدەم کێشەکەمانەوە بن بەدەم داواکاریەکەمان بن. تا ئێستا بەداخەوە ناحاڵیبوونێک هەیە لە بینی سەرۆکی شارەوانیەکانی ڕاپەڕین و سەرۆکی شارەوانی حاجیاوا. هەتا ئێستا گرفتەکە ماوەتەوە ڕێگەمان پێ نادەن بیانکەین بەخان و ڕێگەمان پێ نادەن مامەڵەی تاپۆکردن بکەین. بەشێک لە مامەڵەکانیان بۆ کردوین بەڵام تا ئێستا نەگەشتینە خاڵی کۆتایی کە تاپۆ بکرێن زەویەکانمان. داواکاریمان ئەوەیە بە زووترین کام بن بە هاوانەمانەوە بێن بە داواکاریەکەمان بۆ جێبەجێ بکەن و زەویەکانمان بۆ تاپۆ بکەن و بۆ ئێمەش بیانکەین بەخان و ئەو بڕیارەش کە لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرچووە ئیدارەی ڕاپەڕین کاکیوا پشتگیری کردوین سەرۆکاتی شارەوانی پشتگیری کردوین لە هەموو شوێنەکانەوە کە پشتگیریمان کرد و واژۆی خۆیان لەسەرەکە دابەزیەوە بە ئێمە ئەو ئیشەمان بۆ بکرێت چکە وەختی خۆی ئەوە ئەنی لەسەر دەمی کە سەرۆک شارەوانی کە کاخدر ئەو کاتەی کراوە بە خان و هەرمووی بەڵام ئەو کاتێک کە خەڵک بژێوی ژیانی تاوانە بۆ هەموو بێکەوە نەیتوانێت بکرێ بە خانوو کە ئەو کاتێک کە عەباس هات ئەو کاتەی ئۆتۆماتیکی ئەو بڕیارە ڕاوەسەر. لای خۆیەوە سەرۆکی شارەوانی حاجیاوە دەڵێت داواکاری ئەو هاوڵاتیانەیان بەرز کردووەتەوە بۆ سەروی خۆیان لە هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکەیان. ئەمە داوامان لە سەروی خۆمان لە هاوڵاتیەکان لەلایەنیکە کردووە فەرمونون ئەو بەڕێزانەی کە پێشتر لێرە دەسەڵاتیان هەبووە وعدیان بەو خەڵکەی داوە زەویەکانە پێداون بۆ سەرۆک شارەوانی یان هەر لایەنێکیکە بووە پێویستە بە هەر بە نووسراوێک بە کۆنووسێک وەڵامی لیژنەی وردبینی بداتەوە ئایا ئەو واژۆی بەڕێزیانە ئەو کارتە لە بەری سدراوە قەرەبووە یاخود تەزویرە. ئەو زەویانەی کەوتونەتە حاجیاوای کۆنەوە ژمارەیان 94 پارچە زەویە. خاوەنی زەویەکان دەڵێن 13 ساڵە دەستیمان پێ دەکرێت و با بیانووی جۆراوجۆر ڕێگەمان پێ نادرێت زەویەکانمان بکەینە شوێنی نیشتەجێبوون. لە قەزای حاجیاوای سەر بە ئیدارەی ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.